ئەو سەرەتاییترین پێداویستی ژیانە، بەڵام دۆڵی ئاکۆیان بێ ئاوا بەداهاتێکی زۆری نەوت و ناوەخۆ هێشتا حکوومەتە تەمەن 29 ساڵیەکەی هەرێم نەیتوانیوە کێشەی ئاو بۆ هاوڵاتیان چارەسەر بکات. هێشتا دەگوندی دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندوز بەدەست کەمی ئاوە دەناڵێن و بە تانکەر ئاویان بۆ دابین دەکرێت. بەنسبەت ئاوی بێخارێ ئەوە چەند سارە چەند قایم خام بگۆڕن بەڕاستی ینی یەک لە دوویەک لە کاک سیروانیوە هەتا دێتە ئەو قایم خامی ئێستا بەڕاستی من نەستومەکردە جەنابی قایم خامەی هەما ینی تقریبان بەڵێنیان پێداین کاکە ئاوێ بێخارێ دێ هەتا وەختێکی گوتیان کاکە ئاوێ بێخارێ بکەن نایە ئاوێ ئەو لۆدینین لە ڕووباری و لۆدینین لەبەرێ ئاوەکی بە کرس و نازان بە چییە ئەو ئاوە بەکەلک نایە ئێستاش ئاو چوویتە سرێشمەی يعني هر آوي بخارج نزيكترين زيد وراكوها يعني تقريبا نزيكترين زي يعني بالنسبة ما حتى استا مثلا سويت ديانا بريم سويت زور زي براستي حتى استا لو منهات يعني لو دوراكوي بزورتي وتقريبا تسابي سر بتنكر بهرم آوي بالو عالمي يعني والله أنا بتنكرين تشيني يا عمرنا وش يكبر شرالوناتي لو شو لو زخني قروا شباب بس نام دخلوا شباب أخوي بزور خلك يعني قلت يا هي براسي الأقوى أنا قبل كده لونه سنين ما راح أوني الأخواري بيرياني وعوزاني وعايش ليرة لا زي وقت يخص التراسة شيء اللي بلون أو دمناكبي ناول براوك خراب ليرة براستي قایمخامی قەزای ڕەواندوزیش دەڵێت بە هۆی نەبوونی بودجە و قەیرانی دارایی پرۆژەی چاکردنی ئاوی دۆڵی ئاکۆیان وەستاوە و بە پێیتوانە کاری لەسەر دەکەین. نزیکەی دەگون لە دۆڵی ئاکۆیان هەیە دیارە پێویستیان بە پرۆژەیەکی استراتیژی ئاو هەیە بۆی پێشتر لە پێش قەیران کاری لەسەر کراوە کە ئەو پرۆژەیە لە پرۆژەی بێخاڵ پرۆژێکی ئاو بگاتە دۆڵی ئاکۆیان بەڵام بەهۆی نەبوونی بودجە و پرۆژەی وەستاوە ئێمە لە ئێستادا بە پێی توانەدارەکانی حکوومەت کاری لەسەر دەکەین کە ئەو پرۆژەیەکی گرنگە و هەوڵی بۆ دەدەین کە ئەو پرۆژەیە بکەوێتە واری جێبەجێکردن بۆ ئەوەی خزمەتی ئەو دەڤەرە بکاوە کێشەی کەم ئاوی لەو گوندانە و لە شوێنە چارەسەر بکە. بێئاوی ئەم گوندانە لە کاتێکدایە ناوچەکە ئاوێکی زۆری هەیە و خاوەنی ڕووبارە لە هەمویان گرنگتر خاوەنی سەرچاوەی ئاوی بێخاڵە بە بەردەوامی ڕووبارێک ئاو بەفیڕۆ دەڕوات کەچی حکوومەت بە بیانووی قەیرانی دارایی و نەبوونی بودجە وای نەکردووە هاوڵاتیانی دۆڵی ئاکۆیان سوودی لێوەربگرن و لە بێئاوی ڕزگاریان بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.